سێ ڕۆژە پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە بایکۆتی دەوامیان کردووە. هەر نەخۆشێک بچێتە نەخۆشخانەکە بێ چارەسەر دەگەڕێتەوە و بە ناچاری ڕوو لە نوێرینگەکانی دەرەوە دەکات. دکتۆرێکی بەڕێزێکیە سەعادەشتی بەیانە چێتە داوامەکە بۆ 12 نیوەڕۆ بۆ 1 نیوەڕۆ ماڵ و مناڵەکەی چاوەڕوانەکە نیوەڕۆ ئێوارە بچێتەوە بە دڵێکی خۆش بە ئارامی بژێوی ژیانی ماڵ و مناڵەکەی دابین کە ئایا حکوومەت یاریمی کوردستان موچەنادا هۆکەی ئەوەیە ڕێک ناکەوێت لەگەڵ بەغا. من بە تۆ ئەڵێم لەم وەرزەیە خەڵک لە خەریکی ئیش و کاری دەشت و دەرە ئەگەر کەسێک خوا نەخواستە مارێک دوو پشتێک پێوەی بدا ڕوو لە کوێ بکە. نەخۆشمان هەبووە لەم شارەیە دوو پشک پێوەی داوە چوونەتە نەخۆشخانە و سێرەکەن دەرزیەک نییە لێدەن لە دژی زارەکەی. باشە ئەم وڵاتە ئیداری ئەم وڵاتە ئاوا بەڕێوە ناچێ. هەموو کەسێک ئەمە دیواخانێکی بێنان و خواردنە هەموو کەسێک ئەم دیواخانەی هەیە. ئەوشانی پزیشکان و کارمەندانی تەندروستی فەرمانبەرانی شارەوانیش بایکۆتیان ڕاگەیاندووە و دەوامیان پەک خستووە. دەڵێن مەرجانەوەی هەر کات موچە دابەشکرا دەگەڕێنەوە سەرکارەکانیان و بایکۆت دەشکێنن. دوو بەشی جیاوازە، بەشێکی ئەوەی دەستخۆشیان لێکم بۆ بایکۆت، بەشێکی ئەوەیشی لە ڕووی سەحەوە بەڕاستی کێشێکی زۆر گەورەیە. چونکە من دوێنێ کوڕەکەم نەخۆش بووە، زۆریش ناڕەحەت بوو، 3 شوێنی کردووە کەس دەرگای لێ نەکردووە و توانە بایکۆتە. بەڕاستی لە ڕووی تەندروستی و کێشەیەکی زۆر گەورەی ناوەتەوە. بەڵام لە لایەکی شەوە ناحەقیان ناگە من داوا لە حکوومەتەکەم، ینی بەڕاستی تاکەی ئێمە ڕۆژانێ بوو ئەیان و حکوومەتەکە بێگانەیە. باشە ئێستا لە خوێن و جەرگی خۆتە کاتی سێرەکە لە خوێنی خۆتە و ئاواشە لەگەڵ میلەتەکە میلەتی خۆشناوێ بەداخەوەم خەڵک ئێستا ئاواتەخواسە بە بێگانەیەک. دواکەوتنی موچەی دوومانگی موچەخۆران یاریمی کوردستان ناڕزایی فەرمانبەران یاریمی کوردستانی بە دوای خۆی داهێنا و مامۆستایانیش بایکۆتی ساڵی نوێی خوێندنیان کرد و ئامادەنین دەرگای قوتابخانەکان بکەنەوە تا موچەیان پێدەدرێت. تا ئێستاش ئاسوویەکی دڵخۆشکەر و وادەیەک بۆ دابشکردنی موچە دیار نییە و حکوومەتی یاریمیش وەگەر وڵاتێکی ئاسایی چاوەڕێی بەغدایە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.